لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەک نوێ بەرنامەی پێشەنگ بوون کە ئەم بەرنامەی ئەڵقەی یان زنجیرەی 28مینە کە لە 26 و 27 لەگەر 28 و 29 باسی ئەومان کرد کە باسی بەها ئەزمونیەکان دەکەین کە لە بەرنامەی 26دا باسی یەکەم جار باسی بەهایە کە بەها ئەزمونیەکانمان کردن و پێناسەیەکمان کرد و لە پاشەوەی باسی خۆشەویستی زانستمان کردن کۆتمان بەهایەکمان هەیە بۆ ئەوەی بتوانانی کەسێکی ئەزموندار دروست بکەین کە کەسی پێشەنگ دەبی کەسێکی بە ئەزمون و شارەزابی بۆ ئێمە بابەتە باز دەکەین کە چۆن دەتوانی پێشەنگێکی شارەزا و بە ئەزمون دروست بکەین وان یەکەم صیفەت دەبی هەیبی ئەم کەسە بەها یەکەمی کە گرنگی پێ بدات کە فضولی علمی هەبی یان خۆشەویستی لە بۆ علم هەبی. دووەم بابەت باسمان کرد، دووەم خاڵ باسمان گوتم فێربوون لە هەڵەکان کەوتم ئەو هەڵانێک کە ئینسان کە مرۆڤ بکل و بەنی ئادەم خەتاء کە هەموو بەنی ئادەمی خەتاء وخەیر و خەتائین تەوابون باشترینشیان کە ئەوەیە کە هەڵەکەی خۆی ڕاست دەکات. نمونەمان بە ئادەم عەلەیهی السەلام هێناوە، هەروە نمونەوە بە چەند زانایەکتر هێناوە. باسی خاڵی سێم سەرەتایەکمان باس کرد، گوتمە خاڵی سێم فێربوون لە ئەزموونی کەسانی تر کە پێویستە ئینسانی موسڵمان لە پاش ئەوەی کە حوبی زانستی هەیە کە بەهۆی زانست هەندێک دەتوانی ئەزمووی دروستکە، هەندێکیشدا بەهۆی هەڵەکانی خۆیدا ئەزمووی دروست دەکات، هەندێکشت کە پێویستە ئینسان ئەو هەڵەی ئەنجام نەدا بەڕاستی بەواسطەی هەڵەی کەسانی تر یان بەواسطەی سەرکەوتنی کەسانی تر بتوانی ئەو ئەزمونە فێربی ئەم بوارە لە ژیانی خۆی جێبەجێ بکەم. وەکو چەند نمونەیەک ماینە وکتمە لە قورئان خوای پەروەردگار باسی سوورەتی یوسفدا کە باسی لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب. ئەم قسەسا ئەم چیرۆکە کە خوای پەروەردگار باسی کردووە عیبرەیە و پندوەرگرتن و هەروە ئامۆژگاریە کە ئەو ئینسانە دەبی بەڕاستی ئەزموونی لێ وەرگری، شارەزایی لێ وەرگری. هەروە کەەوە لە بوارێکدا کە یوسف عەلەیهی السەلام بەو شێوە برایەکانی بەو شێوە هەروە دەبینی زولێخا بەو شێوە هەروە ئەگەر بێت و لە مەسڕدا کە کاتێک ئەهلی تەوحید هیچ کەس نەبوو لە پاشەوە ئەهلی تەوحید سەرکەوت. ئەو هەموو بابەتەکەی چییە؟ لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب. تەنها پەیوەندی بە یوسف و برایەکانی بتەنکو پەیوەندی بە هەموو بە مەسەلەی یوسف و هەروە بەو شتانێک کە بەسەر یوسفدا ڕوویدایە کە بابەتەکە هەم بابەتێکی کە عائیلی چی بەسەر هات لە بارش ئەوەی توانی دەوڵەت بابەتێکی دەوڵەتداری و هەروە بابەتێکی ئابووری و اقتصادی چۆن توانی چارەسەر بکە. هەروە کاتێک خوای پەروەردگار باسی فیرعون دەکات کە لە سوورەتی نازعات ئین فی ذلک لعبرة لمن یخشى، کەواتە ئێمە دەبی بەڕاستی پند و ئامۆژگاری و هەروە ئەزمون لەوەی کە فیرعون کردیتی چۆن چی بەسەر هات لەبەرچی ئەو کاری بەسەرە بۆی هەر کەسێک ئەگەر بێت و وەکو فیرعون مامەڵە بکە بە هەمان شێوەزیە سەرنجامی بەو شێوە دەبێت. هەروە خوای پەروەردگار 8,000 کاتێک باسی لە سوورەتی الشوعراء باز دەکات ئین فی ذلک لآية وما كان أكثرهم مؤمنين کە ئەمەیان چیە؟ ئین فی ذلک ئەوەی باسمان کردیە کە بەڵگە و هەروە ئاەتە کاتی خوای پەروەردگار باسی موسا دەکات، لە پاشەوەی بدێ باسی ئیبراهیم دەکات، لە تو پاشەوەی نوح دەکات، باسی هود و هەروە قەومەکەی عاد دەکات، هەروە باسی صالح دەکات لەگەر قەومەکەی ثەمود، هەروە باسی لوط دەکات، هەروە باسی شوعیب عەلەیهی السەلام دەکات لەگەر ئەصحابی ئەیکا. هەموو ئەو بابەتانە باس دەکات لە پاشەوەی ئین فی ذلک لآیە. ئەمە ئین فی ذلک ئەوەی کە باسمان کرد ئایەتە و بەڵگەی و هەروەها پند و ئامۆژگاری لێ وەرگرتن. کەواتە پێویستە کەسی پێشەنگ کە بەڕاستی بەردەوام کە تەمەشاچە بکات، بەردەوام کە هەندێشی بخوێنەوە کە پەیوەندی بە ژاننامەی کەسی هەبی یان بابەتی ئومەمی هەبی یان باسی حەضارەت دێکدا تاریخی حەضارەتەکان بخوێنەوە، ئەو حەضارەتە بۆ شێوەیە بەسەر هات یان ئەو دەوڵەتە بۆ شتێک بەسەر هات یان ئەو کەسە بۆ توانی و سەرکەوە بۆ ئەو یان بۆ دەبینی ئەو شەریکەیە یان کۆمپانیە بۆ شێوەیە بەسەر هات بۆ ئەوەی بەڕاستی سوود لێ وەرگرێت. بۆیە بنچینەیەک هەیە دەڵێت استفد ما مضى کە سوود وەرگێ لەوەی کە ڕۆیشتیا ولا تكن عبرة لمن يأتي. بە هیچ شێوەیەک مەبەپەند بۆ ئەو کەسانێک کە لە دوای تۆ دێن. یعنی چی؟ یعنی تۆ پێویستە وەکو کەسێکی هۆشیار و وەکو کەسێکی تێگەیشت و
ئەوەکەی هەڵی کردووە لە پێشەتوو پێویستە تو سوودی لەوەری ئەو هەڵانە دووبارە مەکەوە ئەزمموی خراپی خەڵک دووبارە مەکەوە کاتێک دەبینی کەسێک ئەزمونێکی خراپی هەیە لە بوارێک تۆ بۆ دوێ ئەو ئەزمونە ڕاستەخۆ جێبەجێ دەکەی ئەو زمونە ڕاستەخۆ جێبەجێکرێ ئەو زمونە خراپە ڕاستەخۆ دەبدەسێ عیبرەتە لیمەن یەأتی تۆش دەبێ پند و ئامۆژگاری لە بۆ ئەو کەسانی کە لە دوای تو دێ بۆیە استەفید لما مضى سوود وەرگرە لەوەی کە ڕۆیش چییە ولا تكن عبرة لمن يأتي به شيء إنسان نبتة پند بۆ کەسانی دوای خۆی لە کاری خراپە لە کاری خراپ بۆی عیبرەت لە بۆ بارە بەکاردێ بۆیە فێربوون لە ئەزمونەکان بەڕاستی تەنها پەیوەندی بۆ نییە پەیوەندی بە تاکە کەسێکە بیان بۆ نمونە دەمانەوێت ئەزمونێک لە کەسێکی وەرگە ڕاستە بابەتەکەمان بابەتی پێشەنگبوونە پابند بە کەس زیاتر بەڵام پێشەنگبوونی دەستگا پێشەنگبوونی دەوڵەت پێشەنگبوونی شارستانیەت پێشەنگبوونی دەسەڵاتداریەت پێشەنگبوون لە بازرگانیت ئەو بابەتانە هەموو دەگرێتەوە ئەگەر بێت و کەسێک دەیەوێت بازرگانێکی چاک بێت کەواتە دەزانێت سوزانیاری کۆ بکاتەوە هەروە دەبی هەڵەکانی خۆی چاک بکات هەروە فێریش بێت هەڵەکانی خەڵکدا بۆی چی دروست دەکەن بۆی دەبتە هۆی کەسێکی ئەزموندار بۆیە دەبینین کەسێکمان هەیە کە مەسکەوەیهی کە یەکێک لە عالمەکان کە عالمێکی گەورەی موسڵمانانە کە لە 441 هیجری وەفاتی کردیە هەروە لە 320 کە ولادت بووە لە 421 کە وەفاتی کردیە کە کتابێکی هەیە تەجارب الأمم وتعاقب الهمم باسی تەجارب و ئەزمونەکانی نەتەوەکان ئەزمموی ئومەم گەڵەکان هەروەها تەعاقب الهمم هەروەها کە معاقبەی شوێنکەوتوی چ بکەی شوێنکەوتوی هیمەمی پێشەکانی خۆت ئەم کتێبە دیارە باسی سەردەمی پێش ئیسلام دەکات کە باسی ئیمپراتۆریەکانی فروس دەکات کە چۆن ماوەڵیان کردی و چۆن هەڵسو کەوتیان کردی و چیان کردی و چیان نەکردی و هەروە لە ڕۆژ کە سێنان لە ڕووی سەرکەوتنیان لە پاش ئەوەی دەی باسی ئیسلام دەکات باسی خولەفەکان دەکات بۆ شێوە پێدا دەچی بۆیە باسی تەجارب الأمم دەکات تەجارب الأمم کە بەڕاستی ئەزمموی کە ئێستا کەش دەبینی بۆیە دەنێ ئەو کەسەیە کە کەسێکی سیاسیە کەسێکی دەوڵەتداری دەکات کە پێویستە لە بواری مێژوون کەسێکی شارەزابی ئەگەر بێت لە بواری مێژوو کەسێکی شارەزانەبی زۆر بە ئاسانی لە دەسەڵاتەکەی خۆ دەشکەست دەهێنی زۆر هەڵە دەکات ئەزموندار نییە شارەزان نییە دەبینی چەندە هەر ڕاوێژکاریش لە دەوری خۆی کۆ دەکات و هەر ناتوانن نەجاتی بدەن بۆیە کتابە کتێبێکی چاکە مەسکەوەهی کە ئەو کتێبە باسی عەسرەکان دەکاتەوە کە باسمان کرد کە باسی تەجارب الأمم وتعاقب الهمم دەکات کتێبێکی چاکە باشە سوود وەرگرتن لە ئەزمونەکان ئەگەر بێت و سوود وەرگرتن لە ئەزمونەکان بە دوو شێوە دەگرن سەرکەوتنەکان و هەروەها شکست خواردوەکان ئەمە دەتوانین بکەینە شارەزابوون یان ئەزمموی کەسانی سوود وەرگن لە ئەزمموی کەسانی تر ئەزمموی کەسانی تر دوو شێوێ یا وتێ کەسەکە ئەزمموی کەسانی تر کە سەرکەوتوو بووە یان کەسێکی شکست بووە شکست خواردوەکان بووە ئەگەر بێت و کەسێکی سەرکەوتوو بوو ئەوە ئێمە ناچی خۆمان کۆپیکەین و لە هەموو شتێک وەکۆی بین بەڵکو لەو بوارە بنچینانە کە پێویستە بزانین بۆ وا سەرکەوتووە بۆ نمونە ئێستا کە ئەگەر بێت و دەسەڵاتی دەوڵەتی ئەمریکا وەربگرین زۆر کەسێ زۆر معجەبە بە ئەمریکای بەڵام ئەم دەوڵەتە بنچینەی هەیە ئەو بنچینانەوەی لێ کردێ بەڕاستی بتوانێ سەر بکەوێ بتوانێ ئەگەر بێت و تەماشا دەکەین کە 52 ویلایەت و هەروەها ئەگەر بێت و 300 میلیۆن کەس بین تەنها ئێستا عەرەب کۆبکەی و عەرەبەکان هەموو لێکدەی کە ژمارەیان زۆر زیاترە ئەگەر بێت و تەماشا سیمکەی 1 ملیارێکە ژمارەکەیان زۆرە بە عەدەدی نفوس بە عەدەدی توانای مرۆیی زیاترن بەڵام تۆ توانیتت 52 ویلایەت یعنی یەکگرتن زۆر گرینگە کە یەکگرتن سەرکەوتنی ئەمریکا ڕاستە هێز و ئەبوارانەیە بەڵام سەرکەوتنی یەکەمی ئەمریکا بۆ هۆی ئەوەی کە بتوانێت ئینطلاق بکە لە عالەمی نوێدا لە شارستانی نوێدا کە ئەویش بریتی بوو لەوەی کە توانی خەڵک هەموو پارچە ئەو یەکگر بوو کاتێک دەوڵەتی عوسمانی یەکگر بوو هەروەها کاتێک دەبینی چەندەها شوێندا یەکگر بوو بەڵام هەمویان پارچە بوون تەنها دەوڵەتێک دروست بوو کە 52 ویلایەت بتوانی کۆ بکاتەوە یەک سەرۆکیان لە بۆ دروست بکەی ئەو کۆبوونەوەی ئەو 52 ویلایەتە هێزێکی معنەوی بەهێزە بۆ ئەمریکای ئەو هێزە معنەویە بۆ هۆی ئەوەی بتوان بەرەنگاری شێ بکەم بتوان خۆیان ڕزگار بکە لە دەست بەریتانیە لە پاشەوەی ئەو 52 ویلایەتە توانیان خەڵکی تریش بێنەوە خۆ یعنی یەک لە بنچینەکە کە وەرگرتنی خەڵک هەروەها بریتە جاریبی خەڵکی تر و هەروەها زانست و زانیاری خەڵکی تریان ڕاشە هەروەها چەندەها زانای گەورەیان لە هەموو شوێنێک
چوو لەو شوێنەی بەڕاستی کە شوێنێکی نوێ بوو لەوێ توانی کە توانیا ئەو دەوڵەتە بیخنە سەر پێ و هەروەها توانیا ئیشی پێ بکەن. بۆیە بنچینەکە چەندەها بنچینەی وەکارێنێ توانی سەرکەوتووە نەک بێ ئەمە بەڕاستی لە ڕووی فەرهەنگ بێ تەقلیدی ئەمریک بکەین. ئەگەر بێت تو چەندەها شوێن هەیە وەکو ئەمریکای لە ڕووی فەرهەنگ و لە ڕووی فەرهەنگی ئەخلاقی لە ڕووی فەرهەنگی ڕەوشتیج بەو شێوەینە بەڕێ شێوە لە ڕووی فەرهەنگی اعتیقادیش بەو شوێن بەڵام دەبینین چە هیچ تەتەوڕیانە هیچ پێشکەوتێکیانە ئەگەر بێت و ئەمریکای باشوور تەماشا بکەین لە چاو ئەمریکای باکوور چۆنە. بەروەها بە هەمان شێوە سوودوەرگن لە شکست خواردوەکان کە ڕوخانی دەوڵەتەکان بەڕاستی تەماشا بکەین ئەگەر بێت و دەوڵەتی فارس بۆ ڕۆخە هەروە فیرعون بۆچی بۆ سەرهات یا بێت و ئەو بەهاری عەرەبیەی کە لە پاشەوەی کە چەندەها دەوڵەت کە وەکو بابرین عێراق وەربگرین کە سەدام حوسێن بۆ شێوە بەسەری هات کە ئەو شکستیانە لەبەرچی بەسەری هات و ئایا هۆکارەکان چی و کە سوودی لێ وەرەگرین بۆ ئێمە دووبارەی نەکەین نەک ئێستا کە دەبینین بە هەمان شێوە ئەو کەسانی کە لە دەسەڵاتدانە بە هەمان شێوە مامەڵە دەکەن لەگەڵ خەڵکی بە هەمان شێوە مامەڵەی سەدام کردین بە هەمان شێوە نەتیجەکە هەمان نەتیجە دەبێت چونکە خوای پەروەردگار چۆن کە بنچینەی زانستی دانێ بۆ بە هەمان شێوە بنچینەی چی دانێ بنچینەی ئەوەی دانێ کە چێ سەر بکەوێ کە سونەنی کەونی دانێ ئایا و کەسەی تەمکینی داتە کەسێک بۆ تەمکینی داداتی هەروە ئەگەر بێت و کەسێکی کە شکست خوارد و شکست دەخوا بۆ شکست دەخوا ئەمانە هەموو لەسەر ئەساسی بنچینە و لەسەر ئەساسی زانستن خوای پەروەردگار داینایە بۆیە دەبینین ئەو کەسانی بەو شێوەیە مامەڵە دەکەن نەتیجەکەیان چیە نەتیجەکەیان بەو شێوەیە کە شکست خواردوەکان بەسەریان دێ دەبتە هۆی ڕوخانی سی دەوڵەتەکان بەخۆی دەبتە هۆی ڕوخانی شارستانیەکان بۆیە دەبتە هۆی ڕوخانی ئیفلاسهێنانی کە بانکەکان کە بە شێوەیەک لەو شێوانە مامەڵەکرا. بۆیە دەبینی ئێمە سوود وەرگرین هەم لەو کەسە سەرکەوتوەکان هەم لەو کەسانەی کە شکستی دەخۆن. بۆیە شتێکمان هەیە کە عالمانی ئێستاکە ئەو عالمانەی کە لە بواری توانای مرۆیی کار دەکەن هێزی شکست خواردن کە باسی هێزی شکست خواردن دەکەن یعنی ئەو هێزەی کە ئینسان کە دەبینی کاتێک کەسێک دەبینی شکست دەخوا اینجا چ بەخۆی شکست دەخوا یان ئۆتێ ئەزمموی کەسانی تر دەخۆین و کە شکستیان خواردە. بۆیە گۆڕینی شکستەکان بۆ خاڵی ئەرەی لە ژیان خۆپاراستن لێ کە ئێمە دەتوانین هێزی شکست خواردەکە یەکەمیان گۆڕینی ئەو شکستیانە بۆ خاڵی ئەرەیی بۆ خاڵی ئەرەیی و لە ژیاندا و هەروە پاراستن لێ دەیگەڕێن خاڵی ئەرەیی هەروە پاراستن لەو ئەرەیەش دەکەین. هەروە کلیلی سەرەتایەکانی شکەیستی هەروە گەر بێت تەماشا بکەین شکستیەکان کلیلی سەرکەوتنەکانن کلیلی سەرکەوتەکان چۆن تەماشا بکەین چەند نمونەیەکمانێ منداڵ ئەگەر بێت و تەماشا بکەیت چۆن فێر ڕۆشن دەبێت منداڵ کاتێک دەهوێت ڕۆژ بە چەند جار شکستی دێنێ چەند جار هەردەستەوە دەکەوێت چەند جار دەوێت بە پێ بڕوە ناتوانانی هەروە بە ئاماشەوە کاتێک منداڵ فێرە قسە دەبێت چەنددا هەڵەی دەکات چەنددا شکست دەخوا ئینجا ڕاستەخۆ لە پاشەوەی هێدی چیە فێر دەبێت یا کاتێک فێرخوازێک فێرە موانەیەکی نوێ دەکەیت کە دێتە بواری بابرین بنەڕەتیبی یان ئەگەر بێت و ئامادەیبی یان ئەگەر بێت و بوارێکی خوێنی باڵابی کە بە کەلۆریۆزبی یا ماژسێربی یان دکتۆرە بێ هەموو بوارەکاندا کە فێرخواز چۆن فێری زانست دەبێت کە لە سەرەتادا بەڕاستی لەوانەیە لە ئیمتحانێک لە پاشەوەی لەوانەیە ئەو ئیمتحانە شکستی خواریان نمرەیەکی کەمی هینە ئەو نمرە ڕاستەوە خاڵەکە دێکە خاڵێکی بێز یان کەسێکی بازرگان دەبینی کە ئەو بازرگانە بە شێوەکان کە شکست دەهێنی لە بوارێک لە بوارەکان لە پاش ئەوەی بۆی دەدەکەوێت کە ئەم کارە جارێکی دووبارە نکاتەوە ئەگەر بێت و ئێمەش بمان هەوێ کە کەسێکی پێشەنگ دروست بکەین کەسێکی پێشەنگ دروست بکەین کە ئەم بوارانەی بەڕاستی تێدابی کە ئەم بوارانی تێدابی کە پێویستە پێش ئەوەی هەر کارێک کە بەڕاستی زانست و زانیاری کۆبکاتەوە هەروە بچی ئەزمموی کەسانی تر بخوێن تۆ لەو بوارە بۆی بەخۆی تووشی هەڵە نەبێ تووشی هەڵە نەبێ خاستە کەسی پێشەنگ بەڕاستی هەڵەی کەسی پێشەنگ هەڵەیەکی زۆر گەورەیە چۆن دەرێ زەلەت العالم زەلەت العالم کە گەر بێت و هەڵەی عالمێک هەڵەی زانەیەک هەڵەی چێ هەڵەی هەموو جیهانە چونکە دەبتە هۆی چێ دەبتە هۆی ئەوەی ئەو کەسە کە کاتێک هەڵەیە دەکە کەسێکی پێشەنگە چەندەها کەس چەندەکە گوێڕایی دەکەن چەندەها کەس گوێبسی دەبن لە پاشەوەی لەوانەی ئەو زانایە یا ئەو پێشەنگە خۆی ڕاست بکاتەوە بەڵام ئەو کەسە ئاگای نیە هەر لەسەر هەڵەکەی شێ دەڕوا لەسەر هەڵەکەی ئەم زانایە دەڕوا بۆیە پێویستە ئێمە لە ئەزمموی کەسانی ترسیان ئەزمموی کەسانی تر سوود وەربگرین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.
لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.